سەرەتا مادیەن پێویستم بە پارە بوو، ویستم ئیشێکی باش هەبێ بیکەم و دووش حەزم لێ بوو لەبەر ئیشێکی سەرکێش و جیاواز بوو لە ئیشەکانی تر و دووش زۆر پیرۆز بوو بەلا سێش زۆر پیرۆز بوو بەلامەوە. مەترسی تایە بەڵام بەپێی SOP ئیش بکەی هیچ مەترسیەکە نابێ، بەپێی یاسای ئەوانیش بکە هیچ ژیانە لە مەترسی نابێت. تەنها داواکاریمانەوەیە کە کاتی خانە نشین و ئەوانە بێت بودجەیەکیان بۆ دابین بکرێتەوە. بێگومان ئەوە زۆر گرنگە، هەرموو ژنەکانی ئێمە ناتوانن بە پێی خۆیان بۆستن، بۆیە هەوڵ بن نەترسن، هەرچ ئیشێک بیانەوێت بڕۆن بەجرئەت. لە 28ەوە دەستمان کرد بە دەورەکە تقریبان 40 ڕۆژ ئێمە لە دەورەیان بووین فێرکران کە چۆن ئیشەکە بکەین و ڕێنمایەکانیان پێوتین. دوای ئەوە تقریبان لە سەیدەوە ئیشمان چۆ حەقلەکان لەوێ ئیشمان کردو هەتاوەکو ئەم کاتە. یعنی بە هەمووی 6 مانگە بێ 7 مانگ. وەڵی بەعام ژنەکان هەمووی بەڕغبەتی خۆی هاتووە، یعنی ئیتر ئەوەی کە بۆ ئێمە یعنی ئێمە خۆمان ئیشەکەمان هەڵبژاردو بەس ئەوەی بۆ ئێمە ینی ناخۆش ئەگەر لەم ئیشەیە خوانەخواستا شتێک لە قەومەیان تووشی ڕووداوێک بی ئەوە کێشەی ئێمەیە کە لەلایەن حکوومەتەوە ینی هیچ حسابێکمان بۆ ناکرێت لەبەری خۆ دەزانی ئەگەر لەم ئیشەیە کەم ئەندام یاخود ئەندامێک لە دەست بی ینی ناتوانانی ئیشی تر بکەی. ینی ئەوەی بۆ ئێمە کێشەیە زیاتر ئەوەیە. ئێمە ئێستا لەم کاتەیە یەکتیمین پێکاتوە لە 10 ئافرەت کە ئیشمان میندۆزینەوەی مینە کە ئێمە مینەکە دۆزینەوە کەسی تر هەڵێگرێتەوە، ینی ئەوان پوچ هەڵێکەنەوە لەگەڵ یەک معاون تۆپ. لە سنووری سلێمانی و کوردستان ئێمە یەکەم تیمین، بەس لە شنگال و ئەوانە تیمی تریان هەیە، لە شنگال و سنووری لە عێراق تیمی ئافرەتی تر هەیە. بەڵێ Okay.